دژی داگیرکاری خاک، ئابووری، کەلتور، دژی هەر جۆرە داگیرکاریەک ئێمە دەڵێن نەخێر. هێرش و بردومانەکانی تورکیا بۆ سەر خاکەکەمان شەرمەزار دەکەین و ڕەدی دەکەینەوە. بەڵێ بۆ خۆڕاگری، بەڵێ بۆ پاراستنی خاک و وڵاتمان، بەڵێ بۆ پارێزگاری لە ژینگەی وڵاتمان. ئێمەی ژنان بە ڕۆحی تێکۆشان ڕوبەڕووی هەموو تونند و تیژیەک و داگیرکاریەکە بینەوە. هەڵوێست پیشاندان لە بەرامبەر خاک فرۆشتن و دەست پێشخەری بۆ دوژمنان ئەرکی هەمومانە. بۆ ئەمە بەستە بە پێشنگایەتی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان بانگەوازی بۆ ڕێپێوانێکی کۆمەڵگەی دەکەین. بانگەوازیەک بۆ گەلی باشووری ئازیز چالاکیەکە کرێت لە سەهۆڵەکە بۆ باخی گشتی دژ بە داگیرکاری بە پێشەنگایەتی ژنان. بێدەنگبوونمان واتای شکاندنی ئیرادەی ئازادانەی ژنە. بێدەنگبوونمان واتای لە ناوبردنی ئیرادەی دیموکراتیانەی گەلە. کەواتە با بەدەنگ بین، لە دژی داگیرکاری با دەنگ هەڵبڕین. فەرموون با هەموو ژنان پێکەوە هەر یەک بەڕنگ و دەنگی خۆمان ڕۆژی چوارشەممە 22 تەمموز کاتژمێر 5 ئێوارە لە سەهۆڵەکەوە بۆ بەردەم باخی گشتی لە شاری سلێمانی دژی داگیرکاری بوەستینەوە.